ئێمە لە بەڕێوەبەراتی گەشتوێنەواری هەرێمی کوردستان بەردەوام بابەتی کفری و سەرجەم کوردستان شار و شارچکەکان کارمان لەسەر کردووە و دەربارەی نوێژەنکردنەوە چەند شوێنێک لێرە لە ساڵانە ڕابردوو نوێژەن کراونێتەوە، بەڵام بەهۆی زۆری ڕێژەی خانووەکە لە پوریەکان و بیناکە لە پوریەکان و شوێنەوارەکان کە ژمارەی ئێزگار زۆرن و هەروەها لە کەمی بودجەدا نەتوانراوە وەکو پێویستە مویان نوێژەن بکرێتەوە. ئەمەش لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە بەڕاستی بودجەی پێویست نەبووە و هەمیشە هەرێمی کوردستان لە قەیرانی داراییدا بووە. ئەگەرنا ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی شوێنەوە تەواوی ڕێکارەکانی پێویست بە نوێژەنکردنەوەی هەرێک لە خوانەکە لە پوریانە چ بە خۆماڵەکردنیان بێ چ بە ئامادەکردنی دەرخستە بێ بۆ نوێژەنکردنەوەیان هەموو ڕێکارەکانمان ئەنجامدا. و ئێستاش لە وەزارەتی دارایین هەر کاتێک وەزارەتی دارایی فەرمان بکە بە خرجکردنی ئێمە هەمیشە ئامادەین بە نوێژەنکردنەوەی. لە ساڵی 2011 بڕیاری نوێژەنکردنەوەی قەیسەری خەزای کفری دراوە کە بە شوێنەوە گرنگترین شوێنەواری قەزای کفری دانرێت. چیتان کردو بۆ ئەوەی ئەو شوێنەوارە نوێژەن بکرێتەوە؟ وەکو ئەی بینی شوێنەوارەکە تەواو یعنی بەشێکی زۆری ڕووخاوە بەرەو لە ناوچوونە چێت. کێشەکە بڵێن ئێمە هەندێک ئەرکی ڕاپەڕاندنی ئیداری و ئیزرائیل لەسەر ئێمە هەموو ئەوانەمان کردووە، هەر لە ئامادەکردنی دیزاین و هەروەها دەرخستەی نوێژەکردنەوە ئەو کولفەی پێویست بۆ نوێژەکردنەوەی و ئێستاش ئەو بابەتە لە 2012ەوە پارەکان بۆ سەرف نەکراوە، ئەوەندە زۆریش نییە بە هەموو نوێژەنکردنەوەی هەروەها کولفەی پێویست بۆ دیزاینەکەی کە دیزاینەکەی کراوە نزیکەی 2 میلیارد دینارە. بەڵام ئەو ڕۆژەش لە وەزارەتی پلاندانە و لە بەشی پلاندانانی وەزارەتی شارەوانی جارێش کە خراوەتەوە پلان کە کاری لەسەر دەکرێت و ئەرکەکە لای وەزارەتی داراییە کە هەر کاتێک ئەوان بڕیار بدەن بە خرجکردنی پارەکە و ئێمە ئامادەین بۆ نوێژەنکردنەوە. بڕیاری نوێژەنکردنەوەی هیچ شوێنەوارێکی کفریە وەکو هەواڵێکی خۆش بدەن بە گەرمیانیەکان و خەڵکی کفری؟ بەڕاستی ینی بڵێم ئێستا ئێمە چاوەڕێی ئەوەین کە 12 خانووی کە لە پوری هەیە هەمویان دەرخستە و شتەکانیان بۆ کراوە لە وەزارەتی داراییە و کاری تەواو لەسەر کراوە، بەڵام ئێستا بابەتی دارایی ئەوانە وەستاوە. پێم وایە لە بوونەوەی ئەم لایەنە ئیداری داراییە بە یەکجار ئەو پارانە خەرج دەکرێت و بجیان بۆ خەرج دەکرێت و نوێژەن دەکرێنەوە.